وەختتان خۆش ئەزیزێل هەرو جورێکە وایە داویم کە قسە و باسێک لەسەرە دەستنووسێکە نریاوەسە زوانە دانای گەورە شێخ ئەمیر لە سەدەی دوانزەی کوچی بەناوە ئەو تاریخەری کەهانە دەسڕاست قسە و باسێک پیشکەشتان بکە من ئێستا بۆ جور بەرنامەیەکی سەرەتایی یا مقدماتی ئەو سەری باسە واز بکەی من وە چەند دەستنووس هەست معرفیان بکەی من وە کەمی قسە لەسەر خاسخراویان بکەی من وە کامیان هەڵبوژنی من کە بتوانی من گەوهەرەکان شێخ ئەمیر لە ناویان دەرباری من و ئەو شتێ ناجوور و ناڕێک و ناپوختە و ناسازگارە خستنە سەناوێن ئەوانەی جیاوە بکەین ئەما لە ئی ئەوەڵوە هەوەجەس چەند ئایارە یا چەند مەعیار دەستنیشان بکەی من ڕائەوەی کە چوو ئیمە خاسخەراو بکەی من ئی ئەسەرە مهمە یەکی لە ئەوانە یەسەکی ئەسرە باید فەلسەفی بوو گەوهەرەکان شێخ ئەمیر یەکی لە داناوەرێکە کە دیدگاکانی وەگەردی دیدگاوە لە جیهانبینی فکری فەلسەفیە باقی دانایان گورانە تێتووە یا دانایان کوردانە تێتووە یا باەس بایتووە هەوەجەس کە بایتوە ئێرەکانی یە بەستەر دیدگایی داشتوتن و پیچوانەی ئیە ئەو بەشێلێکە کە دینیەن مەسهەبیەن نازانم ئەو قسە لە ئەو باوەڕگە لە سەکتێ لە ئالحەقەکەن کە دوونادۆن و تەجەلی ڕوو یا زات و نازانم شخص پەرستی و خولاسە ئەو مەجموع باوەڕە هەرچێک لەو ڕابتە بووتە ئەوانە تعلق وی دنیای شێخ ئەمیر نەیرێتن و ئەوانە تعلق وە دنیای مەسەبی و عرفانی و سوفیگەری و دۆریشیگەری ئەو دنیا دێرێتن وە تۆرکولی یەسەکە یەکی تر ئایەرەمانەوە سەبوتە قەرزیەکە ئەدەبیات مەسەبی و کەلەمات و مەفاهیم مەسەبی لەتی نەبایە چوتەکار ئەوەسە کە شێخ ئەمیر لە پەرسین سەهاک و لە پەرسین کەسایەتیە سەردەم سەدەی هەفتم و هەشتم قسە کرد یانێکی ئەدەبیاتیشە تعلق نێرن و ئەدەبیات شێخ ئەمیر ئێرەکانی لە شوونێک هاتووت کە مثال هەوڵتوە سەرمەشق بوو ئەو دەورە جوور سەرمەشق چۆلێ کردوت یان توانێت قابل قبول ڕای بوتن وەلی خۆ یەکە هاتوو جوور ئیانە پێغەمبەرپەرستی لە سەهاک ماسڵا کەسایەتیکی مەسەبی سازکردو یا لە باقییان هەروە جوور ئەو ئەدەبیات شێخ ئەمیر ناتوانێت بوتن هەر وەی جورە لە ئەدەبیات ئیسلامی استفادەکردن کە ئەلی و نازانم شای قەمەر و دڵدوشوار سوار و خاون زولفەقار و نازانم ساب زولفەقار و لەو ئەدەبیاتە ئیسلامیە لە تێ وە کارچیوت یانەیچە وە دڵنیاییوە ناخۆنجێتن در نەتیجە ئی گەوهەریە لە ئێرەکانی لە جیهانبینی فکری فەلسەفی دانایان گوران سەرچۆ گردوت باید لایەنگەلێ قولێ پەروەردەیی ڕۆوان شناختی کۆمەڵایەتی ڕێکخراوەیی ئی لایەنگەلێکە پەیوەندی وە ژیانە ئینسان وە زنیانی ئینسان وە زنیانیە جەمعی یا کۆمەڵایەتی ئینسان لە خۆی بخێتە وەرباس یا یەکرد لە ئەو ڕابتەوەێ لە تێ قسە کرد و لێ قسە کرد گۆوەرەکانی لەو ڕابتە بووتە ئەڵا لە توی لە ڕێە ئاەرەی دێکتریچ دەمە خدمەتان کە بووتە ئەزیزێلی کە لەی ڕابتە علاقەمەندن وەی بخواندن ئی تەکستێلە باقی تەکستەکانی شەری ئەوەڕووی ئایارە لە خۆیان
بتوانن هینیان بکەن سەنگین سووکیان بکەن و بزانن چی جعلەوە چی توانێتن لە گەوهەرێ لە ڕاستەکانی نزیک بوتن یا گەوهەرێ لە ڕاستەکانی بوتن و ئی مقدمەی کوتا من چوومە خزمەتان کە بتوانین من سەرێکی ئەو دەستنووسیە لێ بکەین من وە بزانیم هین کیە چەوە چەست. حالا لا فقط خەریکم میزانێ بکەم کە بتوانین من بێ دەرسەر گشتی بینی من و قسە باز خۆمان لەسەری بکەین. عرض بوتن ئەلە ئی چوار دەستنووس من پیا کرد مەسن لە ئارشیڤ ممکنە دەستنووسێر هەتممە نیژی ممکن نییە دەستنووسێر چونکە حسێن ڕووتافی شارەوەکەتن کە چی من تماشایکی کەیم کە دەستنووسێل فرێک لە نوسخەی کرد لە لای ئەو وە قەرز گیریاوە نێری ئاسۆپێ هین کردنەسن عکس گردنەسن و دەستوە دەستێکردن وە ناو خۆیان و لە شوونشکی دەستنووس و شتێکردن زیاد کەمێکردن. این نسخه که یه سربنکانه یا این نسخه وگل این نسخه هر یکی که من اینه که حالا اشکاله که ارستان کم حالا یعنی سربنکانه و خیرایی بشی من کسی و تیسن هاوردیس واسه جمعا باید 136 بند بودن یا بعد و خط به خط و قلم کمترین خادم یارسان یه وی معنی است که لی ساڵی ئاخرە ئی ئەدەبیاتە جێکەفتەیە ئی دەستنووسە نووسا متای مشکلەکە وەسە کە لێرە ناوەکەی خەپاوە کردێ هەرکە بێز و واتێسن 19 مانگ 11 ساڵە 1385 هەجری شەمسی یعنی 1400 7 ساڵ وەرجە لێیە تقریبا کەمتر لە 7 ساڵ وەرجە یا هین کردوتن دەستنووسی کردوتن متای هینە ئەسڵیەکە نووسەر ئەسڵیەکەی لێرە هاوردێس و لە ئاخری دەستنووسە کە ساڵە 1686 مانگ یەک ڕۆژی یەک مانگ و ساڵ 1368 هینێ کردێسن ئە و خەتە خاس ئەلیە نەوریزی سیابیدی بەرابەر ئەسڵ و نوشتگە دیداڵە ئی بەرابەر ئەسڵە خۆی نەنووساوەسن ئەسڵەکە کیهین کیتر بیێس کە کیتر دەستنووسێ کردیا و ئی ئەسڵە ناو دەستنووسکەرەکەی ناوردێسوە وێسە کە لە ئی ساڵە یەکە 1968 بووە ئێوە تەمام کردوتن ئی دەستنووسە کە ئەوی کەسە خاس ئەلیە نەوروزی هەڵە لێرە هینێکە یا نووساوەسن کە ئی یاهوو بنام حەیدەر صاحب بە جام جەمزبوور حەقەت یا خۆی هینە واسڵا مورە کەسگەلێکە کە ئانە دەورە بنەماڵی حەیدەر صاحب جام جەمزبوورە قەت منزوریان سەیبراکە بوتن بعد دفتر حقیقت حضرت شیخ امیر و خط کی آقای علی نوروزی سیابیدی حالا من نازانم ئەوە خاص علی خاصەکەی لاوردن علی نوروزی سیابیدیە یا یەک کەسێکتر هەلو بنەماڵەس کە نووساوەس وی ئەسکەن کراوە لەلایەن کەسێک بۆ ناو شەهابە ئسفەندە متای سەر بەنگێکی فێرستیکە هەرو فێرستە سە متای وە خەتێکتر هین کریا ئی خەتە فێرستە وەگەر ئی خەتە هینە فەرق دێتن وەگەر خەتە خۆد دەستنووسەکەیە و یا کەسێک نووساوەسە کە ئی سەربانگە لە ڕای نووساوە هەڵا بە قەڵێکی خۆیان کردار کردگە یا هەرچێ متای هەر ئەو کوپێکە لە ئەو دەستنووسە و هیچ فەرقی ناکەی و هەر گەیسە لە ئاخری و هەرو چتە نووسیاوەسن کە لەو دەستنووسە نووسیەوە در نتیجە من لابم و پاپێ ئەوە نەوەی من دەستنووسێکتر هەست کرد نازانم هینکیە یە سەرەتاکەیە هەر ئسمێک هیچەتی نییە
كلام حضرت شيخ أمير جليل وجبار بوانیم سنای جلیل و جبار نلوه نه قلم نه یار نه اقیار پادشام نه دربی یا هر او جاليات سك لأسلام ووري قد نسن كتشو خلقت بيو لأول هر جاليات سك إيوانو فيش لا تذكر الآلهة ودسه وبرتي لك بري نشرا وتر هاتيسو وهر إي نشراي تربي نانس دم نوروز نانس دم الماس بيج وكنس خان الماس وخاطر وبيشيني قزل باشي كامران وبوتن آتش بيج وقزل الماس بيج يعني هنا اللي قزل باشي اللي باو كان يشهد بيجا يسكت هليل ومعلومة ونور قدرة الله أكبر معلومة دسنوسة فرتل باقيا هين تربية دسكاري بيس هلي بنقل أول ومعلومة كهين بمن هنا كمان دسنوسة هو تركلين نادي دقرم ماريك لشون فرعن گیر بکتن بعد و تماشای او بانی که بکتن که لنا ویا وجود ره علی بی گردش چبر توابار بی حالا چبر توابار بی علی بی گردش یا گردش بیشه که همون جیک حاضر بودن حالا معلوم نیست تواسه چکن من ای دست نوسی چه یه آخرکه چه هر هیچتی نیه 248 صفحه باید بودن یه سری 248 صفحه که هست ل پی دی اف که ولی خب ليرة هنا ليرة هیچ زانیاریک لسر وکی دستون سکریه کی ایه تایپ کردیسن هین نکردیسن نه هاتیسن يش من لهم هاي من لأول وباللي نظرن بيك فقط نص دس نص خاص ألين نوروزية بكم بنا ماي واسراق صوباس لسر جوهرة كان الشيخ أمير أما أنا كي كان بني كي مقايسة كده وقال إي دس نص كهينا للايان حسين الروتافي وقرداوري وأسرى تنظيم بيسن وكسي وناوسي إيمان خاموشي فقط دست سكرت الصالة هفتاونو على صار هفتاونو قشتي نجساو ياهين إلا آخره وهاوردس وك صار هفتاونو تمام كردسن پایان یا بخاطر کمترین سیدی من خاموشی صحنه شب پنجشنبه صحنه شب پنجشنبه سوم آذر 1379 حالا خود هینیچ یهیچ هاورده است که حسین روتافی که آقا سید با کسب اجازه از جناب آقای سید ایاز قزوینی خب چند عنوان لازم داشته است که بتونن معرفی او سیب کتن که گوره خاندان و لنوادل آسی فرزی بید کسایتی که جال اویچ بعد برک شرویانه و دمونسیانه و کرنس مرشد خود الشيخ أمير يا شيخ أمير كنس مريد أو والرواية المزخرف فريق لي رابطو هانا داسرس كل السنة نود يس هينيا نود ويا سالانا خارج بسن اي أثر لي جرداورية تمام كتن وتيهو شهوسم كم رنگ وبيسن ولی خو يجو معلومات صادق بيسن لقلما اما لأول من نتواسم یا معیار قرار بیم و خاطر یکی کسی ایمان خاموشی چند دست نو سکتری دارم فرا هین کرده فرا تغییر تو دست بردیسن و تغییر لیان داوسن زیاه کم نیان کرده و خاطر ولی خب بعدا تماشای کردم خود حسین روتافی زحمت فری کیشا واسن گویا چندین نسخه براورد کرده و قد یک و هینکان کلمکان و فردا بناکان ریکو پیکتر تا او هنا خاص عليه متى برك خشتي لا او هس ليرانية ليرة هس لورانية وهروي خاطرة إيدوانا وتميرا كان بتوان تاوريك وقت إجازة بيتن وليك هنا بكم وليك مقايسة بكم بتواني من للتطبيق وقال يكا بتواني من خاص خراو أو جوهر قال الشيخ أمير بكم ولا أو خاص خراوي شد كان بكرية باك نيس بكرية فأنا أنا وقال نسخة غير ترى تطبيق بك ولا هو عندي نسخة ويجا فرد كار فرد ديرت تطبيق كان داس نيس وقال يكا أويك هنا
یەک دو هین با لێرە هین کردی مەس ئێستا لێرە خۆی وەتێسن کە من هین کرد مەسن لە ئەسەر بیماری لی ساڵ آخر بیماری وە پێم دەستاوەسن و ناتوانتر بی مەسن و بڕێک دەرک و فامم زەیف بێسن یا پم وە خاتر بیماریەکە تا تاثیر قرار گرێسن هین ناکەم ڕوشن فکر ناکەمەوە و دیارە سادق بێسن متا دوو نکتە لێ هاوردێ سۆ کە ئەوی چەمجی قەیرزانیە یەکێکێ من لە ئەسەر ناتوانانی جسمی من ناتوانم ئیهینەین بکەم واسرا واسڵە لاڵە کردی سەر خۆم بدای یەدە لە حالەکە تایسە فەریب قەریب دە نەفەر دیوان شێخ ئەمیر زیراکس کردنسن لە نسخەیەکە لە لای یەی برنسە هەر یەک خود ڕا گرداوەرەندە معرفی نمودان هەر کامێک کە زیراکسی کردی و داوەسێ دەیشت و ناو خۆی داوەسێ دەیشت هەڵا بەدەن ئەوانەیە دەستکاری کردنەوەی سە معلوم نییە چەند سەد بن چەند هزار بن وە ناو شێخ ئەمیر و لە ناو دەسڕەس هەری سکتێ لە بوتە معلوم نییە خۆ بعد خاڵێک تر کە یەسەکە کە با ئەسرار زیاد دیوان شێخ یە تاریفە و دنباڵی ئەوەسە کە ئەو شخصە هاتێسن ئەسرار فرێ کردێسن و ئەمانەت گەن نسخە لە لای گردێس وە لێ نیاغە سوێ دواوە نیاسە دواوە هینێ کردێسن یە لێرە و هەرو جێگەرسانگەن داهەنەفر لە لێ زیراکس کردێسن وە منتەشە نمودان بعد وەی ئەمەڵە گەورەترین لەتمە دانەسن لە ئەساڵەت و وجاهەتە دیوان شێخ ئەمیر هاوردێ سوێ لە شوێنێک تر هاوردێسن کە هینەکە من نەتوانستوە بفهمم ئێستا هەرەوە بیەکەوە ملی هەڵپەڕی من زیرا در کلام شیخ امیر رمز و رازهای نهفته است که درک و فهم آن برای این حقیر دشوار و به مصداق تا بدانجا رسید دانشمند که بدانم همی که نادانم آری خو یسه که رامن و تیسن قابل فهم و درک نیه ای دو خاله پر صادقانه و تیسه و جی قیرزانیه لزحماته حالا بچینە هین شروع من و این نسخەیەکە کە خاص علی نوروزی نووساڵە من گولە هینەکەی خواردم لە ئەوڵەوە تصمیم گرم لە ئێسفا دەکەم گولە و تاریخە خواردم کە ئێرەکانی تقریبا 1668 نووساوتە بودە 34 ساڵیەوە شاید لە باقییان کەم عمر فرەتە بوتن ولی خۆڵایە بەرابەر ئەسلەکەی کی نووساوتە وەداخۆ ئی کاریە لەکەن ڕاخاتە هینکردن ڕاخاتە دەستکاریکردنەکان نامعلوم بوو کە کی کردێسە و کەی کردێسەوە لە کوورە کردێسەوە چوم منزوری کردێسە و یانە هینکردن هەڵا من یەک لە ئەو هینە کلیپی کرد مەسن هاورد مەسە یا ئەو بەنەسەکە لە ئەو دەستنووس حوسێن ڕۆتافی هەست یا هینە لێ هەست ئیە ئی خشتە لە ناو دەستنووس حوسێن ڕۆتافیە نییە لێ دەستنووس سێ ئیمانە وارهاڵە خشتێکی مهمە کە منزورەکە وە بە سیاسە میردان ئەو نەزەر البته با یەکە ئەرز بکەم کە من وارد جزئیات نەوم هەر بە پەیامەکەی لە کولیاتە ویشم چون جزئیاتەکە وەوە کەفتێسن کەنسان و تەو دڵ ئیبەنیە لە مەرەمەت کردوت و مطمئن بوتن کە مەفهومەکان و درست لە ناوێ بریاسەکار و فێلەکانی درستە کە جەمع فەردە گوزەشتەس هاڵە ئایندەست لە منزور چەست ئەوانەیە گشتە ڕای ڕۆشن بوت کە بتوانێت وارد جزئیات بوتن میردان ئەو نەزەر ها کەردەی کەسی مەشوو ئەو نەزەر سەد ئاسیا و سەنگ بگیلوش ئەو هەڵەیە درستەکەی شاید یە بوتە کە سەد سەنگە ئاسیا و بگیلوشە لەبان سەرێ خڕ بخۆێتن چەپکە کەج نەبوو نەدیەنە تەمەنای دڵبەر لێرە تماشاکەم کەج نەبوو نەڕای تەمەنای دڵوەر یە هەرکی قەڵەتە دین لێرە ڕای بێست لە ئەوڵوە ڕێە چونک مامولەن قسە لە ڕێ یاریە
ڕاغی یاریە ڕاغی هەساویە ڕاغی یارە ڕاغی یارانە یەسە لێرە لەسەر ڕێ تو تیکیت هەمیشە هینە هەمیشە لێرە منزور ئەوەسە حرەکەت وە کاربردن ئەرادە لە مەسیرێک منزورە نه یەک دین چ شتێکی سامت و سابت لیە زمانێکە لە گوزەشتە واسڵا جور ئایە و فەرمانە قدرت لا يزال نازل بيوت وبعد هروجة دسل نيتن فقط وسردم تعبير وتفسيري بكيتن ومطابق نياز روش هزدنا جي هاد كي وتور كامل درست نيا كسيك توانيتن کرده باید ور نظر منظور یسه که لدفتر هینه لدفتر یعنی ای سازماندهی لکرنه سر و جوری که ارسان کنم لو ویدو هینی چا فرا ویدو کن لگه فرا نیسراو کن که یعنی هین کرنه سن آرشیف کرنه یادداشت کرنه سن چه کارگلی چه موردی چه کارگلی کرنه چه پروسه کی کرنه کیل دستن در بینسن چوچ پیشیه چنک کوس تیک لاوریا واسن خائنية الخلاصة أو جوهرية جور جنبندي لدفتر آين ياري نوسيا يا لدفتر البيواندار نوسيا كبتوان ديار هنا بكن تحليل بكن تجزئة تحليل بكن خالقة مثبت خالقة الخاص درس اللي وربن وخالقة لواز تقييد بين إصلاح بكن ورو آين دو الله يسك كده من كسكت تو نظرم لي رابطه هنا لي رابطه أهمية ديرتن صد آسيا وسنگ بگیلوش نسر لورنشيا أوسر كج نبو نراي تمناي دلور يا رجل ارسان کردم یه کج نبوه که ریکه درست متا ای تمنای دلوره یا دین تمنای دلور یا خوی دو کلمه هر کن تقریبا هدف او شخص او میردان الرسنتن که درست نیه هوا گریه که بان دین و تمنه باید یک لان بولیر تمنه که هاتیسن دلور درست نیه یار مثلا درسته رای یار یا رای یاری یه چشتی که بتوانتن وگری ادبیات بایتوان وینه سنگ موره نه جزیره بو تاویای لیره تاویای هاتیس لیره فقط تاویای هاتیسن دست نویس خاص علیه تاویای جوش کوره بو لیره تاویای شراره جوش کوره بودن که شراره جوش کوره بودن لیره درستر رسنتن تاویای تکراریه یسه که غیر منظور ای شخصه کن شخص باید وقرار اراده کسی که واصلا رسیست سرسلطانی یا یک آستی که شایسته اندامتی لجمع سرکردایتی بود لجمع مدیریت بود باید کنی ای شرایط داشتوتن که اینه که صد هار آسیا جمل سریع بگلن لری خوی چاهین نکتن لانیتن لو توافقات لو ريارية لانيتن قانون وأصول أخلاقي وأصول واصلة أركان ياريكا وجر بانينيتن يسوي سنگمورة نجزيرة بو تاوية شرارة جوش بود يعني كأي كسبات كان جورة سنگ موره هين بوتن او قرب پلی داوتن که صاف بیوتن هیچ چلو واسرا لکو برجستگی و چالو یعنی لقوه نماسن تمام هین بیسن پخته بیساویا و بیسن یسه که منظور او بیسه که کار کشته بوتن یعنی این شخص بتوانتن لجریان تحولات رویدا ولی بتوانتن جورو کچکا پل بخوتن بدون وی که لریلا بیتن حالا یه چکه تاویا شراره جوش کوره بودن یک از پخته کوره بودن و این کوره چه لیره هاتیست و که لنوعی دست نویسه هینا دست نویسه سین روتافی نیا یه مهمه چون اصل اینه که اصل
منظورەکە لەبان ئی خشتە هین کردێسن لەبانی خشتە تەمەرکز دێتن تاو نەکوورەی یار یە درستری یارانە چون کوورەی یار فقط ئێرەکانی یار بوود منزور هە فقط ئوستادەکەیە وەلی خۆ کوورەی یاران معمولەن جەمەکان تەشبیه کردێتن لە ئەدەبیات دانایان گورانە وە کوورە یا وەکانی کە ئی کوورە چە بکەتن تاو ئی شخصە پاتە کرد و لە شرارەی جوشە ئەو کوورە چە بوتن پەزیاوتن جور شتێکی و ئاغر پەزنێ هەڵات خشت بوت هەرچی بوتن کە بتوانێتن مقاومتر وە بوتن قویتر وە بوتن داناتر وە بوتن لە ئی شرارە واسا تەجربە و لەبارە واسا دانایی و لەباڵە تەجربی وە خۆ ئەڵا چوون گوڵ نەبووی یار شکاویا بوتن ئەڵا یەسە کە گوڵ واسڵا تەشبیه کردن هەم یار کە بوتە خۆرە ڕێوەیی لە هین ئەو خۆرە ئەو یارە چە بوو دەم واز بکردن گەشە بکردن پیشرەفت بکردن وارهاڵ هین تەشبیهاتێکە کە بریاسە کار ئەڕا ڕەوەندە پیشرەفتە یارەکان لە کوورە ئاو دیدە بوون لە کوورە ڕەسنە سەرسوتانیوە چۆ پروسەی تیکەن یەسە لە پروسەی جەمەکانە ئی کەسکە لە میێردانە پوختە بوون ڕەسنە هەد چە یاران میێردان ئەو نەزە کردەوەیان هەساوە لە ئەمەڵیان هەساوە کە چەندێک متابقەت دێتن وەگەردە ئەو ئیدئالگە کە لەسەر توافقکردنسن لەسەر و بنەماوە لە ئاین یاریەوە ئەسوول و ئەرکانە ئەخلاقی و ئەرزشە لە اجتماعیە کە بەنام ئەدافێکە کە داینانەست چەندێ پابەند بوت ئەوەیە هەسابوونە یەک چە بڵۆف دێ چ درویک دێ چویشتن نیشانەی ڕەوشت لێورە ڕەوشت نووسیاوە وە ڕەوشت دوو چشتیا ڕەوشت معمولەن منزور پرینسیب و چشتە بوتن وەلی ڕەوشت واسڵا متۆد یا شیوەی وەنواوەبر لە ئەنجام کارێک بوتن نیشانەی ڕەوشت ڕای یاری ئیدەن یە نیشانەی ڕای یاری ئەرە جێک ئەرستان کردم ڕێە لەوری چە باەچە بوو دین قەڵەتە و ڕێ درستە نیشانەی ڕەوشت ڕای یاری نیشانەی واسفە ئەخلاقمەندیە ڕێیاری یەنە ڕای یاری پێی یاران کەوێ ئومیدەن پس تەنیا ئومید ڕای یاران کەس ڕێ یاریە و لە ڕێ یاری وەتوانێتن توانن بڕەسنە ئارەزوو ئەمیاڵ و ئەداف خۆیان و یەسە کاولێرە هینێکی تەشبیهی دێتن کە ئەو شوونێکە کە بانترین یا واڵاترین هەدەف یا هینکردن منزڵ تەداعی کردن پس ئومێدیاران هالەوەکێ وە درستی ڕای یاری بوونن و تەنیا ڕێ موفەقیەتی وەسە موفەقیەت جەمعی ئەلبەتە سەرکەفتن جەمعی هەر کەس دیدە و دڵ چەنیش یار نیەن یا هەرکی یەکیکە نە دوکان یار خەوەردار نیەن لێرەن لە دوکان یار خەوەردار نیەن در نەتیجە کەسی کە وە دڵ و وە دیدە هین نیەن وەگەرد مۆزووەکە وەگەرد جەمع نییە وەگەرد باسەکانە نییە لە یەک لە دوکانە یار خەوەردار نییە یانە لە هەرمە لە یەکە چە فروشێت لە دوکانیار باز چەس هەئەداو چەس بەرنامە چەس خەوەردار نییە پس مانگەسە جیواسڵە ئی بەنە بەن فرەفرە مهمێکە و دەستکاریەلێک بێسن وەلی ئەو قەرنەوەی درستە متای لە ئید هین خاص ئەلیە ئی بەن ئاخریە چەس هینێ کردێسن ئەرچوون نەسیمی بکەنانەت پوست سافە بیخەوش مەوی چوونە چوبە ئابنووس هەڵا چه دێنیتن لێرە مزەخەرەفێکردنس و یە وەگەرد ئەو ئەدەبیاتە ئی ئەدەبێتە وەگەرد و ئەدەبیاتە یەک ناگرێتوە وهرا ئاڵا ئی بەندوە وەتۆر کولی ئیانە هەرەوجێک ئەرسان کردم یەکیتە ناو ئەدەبیات مەزهەبی بایزی بەختەنان نازان بایزی هەسم منزوری چەست
کوسه سیایی سخت بایزی بختنان نگوناکاران چه سر گناه‌لێرە پختگی و پیشرفت و اصلا فکری و وەرە و ئاگاهی تەکامل پیاکردن ئاگاوە بین لە دنیا وەرە و سەرسووتانی وە مەسیرتەیکردن لێرە یەهو چتەچە گوناکاران گونا سەختەنان پەرەی دین دەور وعدەیە وەختەنان گونا کردیم ئەڵا یاخۆی لێرە یەکی وە سەربەنە سایبکەی تا ئێرە خۆی بوتە هین تا ئی دۆخەتە ئی دو بیتە بوتە بەشێک لە ئیزافۆ بکەن گونا کردنم یەسە دوارە هەم دوارە یە سەربەنتر شروع بوتن لێرە من چون بایزی گونا کردم ئەڵا بایزی احتماڵم ناو بوتن ئەو کەسێک بود ڕاگۆم لە ئەدەبیات ئیسلامی وتمن هی نەسبە شوونێ نەچیمە بعد یەدی تا ئێرە گشتی هەر ئی ئەدەبیات ئیسلامیەسە لەسەر گونا سوچون تۆبە و نازانەمینە یاشا ئەنسافەن دنیا زەحمەتەن زەحمەتەن وەسەن وعدەی ڕەحمەتەن کە یە منزورگە کومەکی پێ قەوا ئەوەز پێ دوون ئەوەز پێتندی ناتوانێتن لی دنیا زندگی پێ یە هەرە و ئەدەبیات سەوە جەریەک من شروع کردم هاتن هینگە میدیاوە لە جور پاڵتاکو یانە کەسێرێک بین کە خۆیانانە نمایش لاڵە ڕامکەن من خەریکە قەوا و گوڕنم نادام چی زانست قەوا و گوڕنتن یا ئەدەبیاتێک بۆ جورە جوریە بر نەکات یە هین سەکەی نەکاوەی کاوان ئاوازی مەی و نەبەرزە کاوان یە تماشاکە ئی سەربەنگە لە یانە باەتەکانی چەبوتن لە ئی آخر نیمخشت دومە چەبوتن تکرارەوە بوتن وەری تماشاکە یانە فەرقکەن معلومەکە یە دەستکاری بیەسن یا یە سەربەن هینێکتر بوو سەربەنە بەنێکتر بوتن ئاوازی مەی و نەبەرزە کاوان لە کوێل بەرزێکین تتن سەرای و مەچڕوو نەرگەی بێتاوان کوێ چە وریا کەی نیشت ئەو دامان هەڵا ئی هینیچە ئی بەنیچە تماشاکەی مێدان چ ئەزەل قرس بیگەرد بی نەخان ڕەنگین ڕەنگشان زەرد بی یانە دوارە چتە سەر ئەو دەستکاریە لێکە ئینسانەکان هینیان ڕژدەی یا قدرت لا یەزاڵێکن کە یەیچە هینە یانە ئەدەبیاتەکەیان ئەدەبیاتێکی بینەبینیە کە ناخۆن هەسن خۆت بەنەکەش پەیامێکی درستە ساوی نێرێت کە من لەلیان حالی بووم دانای هەردوو سەربینای ئاخرەت نەوەزیم نەدامە مەکرە ئافرەت خۆی نیشان دێتن ئیە ساختەسن و هیچ ڕەبتێک بە جیهانبینیە فکری فەلسەفیە شێخەمیر نێریتن دنیا چەس دنیا دنیە نەدەم چه ئافرەت شیوە چەند مەکر دەستان پیچای پیچ پێوە ژێل مەکر پیچ و پیچ هالایەن ئێ هەرجە خەت قرمسکی شامسە دەورێ دەهێنێک نییە یەک هەر جالەزا هینێکردن سەیاد مەوین و یە لێرە هینەکە هین سەیاد مەوینان دروسترە کە هاوردێسوێ حوسێن ڕووتافی لەورە لەو نوسخەی حوسێن ڕووتافیە بەن 58 کەسێک دێرن سەیاد مەوینان شوونێک گەورە گام نییە شوون گەورە گاوە لەورە شوون گەورە گاوە لێریکە باەتەکانی شوون گەورە گاو بوتن سەیاد مەوینە شوون گەورە گاویش منزور کەسێکێکی شایستەی مقام پادشایی بوتن و سەیادی منزور کەسێکی کاڵە لە سەدەی هەفتم و هەشتمەوە بنیامین دام شەرت یا دامیاربی و دەستیوە کە بچوتن مزاکرە بکە وەگەر کەسێکە شایستە مقام پادشاین و بتوانێتن بیابەس بکەن وە گەردێەوە دیوان هەستەی دیوان تەشکیل بوت سامسامە حکمت صاحب نگینان لەورە سامسام نووساوە لێرە سامسامە حکمت صاحب نگیننان
وریزان نەکاونیە لە خاو باە بوت خاو قافڵ نەنیشان هەڵا ئی سەمسامە هینەکە لە یادم نەماوەسن یە دەقە ئیجازە بن بزانانی من سەمسام سەمسام شمشیر بڕندا ئەرێ سەمسامە حکمت صاحب نگینە نگینان سەمسام حکمت صاحب نگینان وریزان خاو قافڵ نەخاو قافڵ نەنیشان ئیجور درستە خۆ شمشیر حکمت شمشیر لێرە عقل شمشیر دانایی بوتە چە کەسێری کە خاوەن شمشیر دانایین بوونە صاحب نگین کەسێری کە مەسئولیت دیریەتە دەسەن یا لێرە صاحب نگین منزور شاسن کەسێک کە شمشیر دانایی داشتوتن البته حکمت لێرە فرە ناو گونجی چونک حکمت زاویەیەکی واسەڵا مەسەبی دیرێتن هەمیشە باتەکان کەلمەیەک تر بیوتن یا یەک واقعا حکمت لە ئەدەبیاتیانە لۆسەینە لە سەردەم شێخ ئەمیرە و عقل مەحز حساوی کردوتنەوە یەکە عقلێکە لەلایەن یا قدرت لایەزاڵوە سەرچۆگەر چون لەبان خەریکە لە کوورە پەزنێتیان ئی کەسێری کە باەتەکانێ کردیان تتەوە نەزەر کە پەزیاون لە کوورەی جەم خۆ شمشیر حکمت کەسی گریتێ دەسوە بوتە ساحب نگین منزورە هەرە و گەورە گاوەسە خۆ ئێسا وریزان یە لێرە واسەڵا هین کێتن خەتاب قرار دێ کەسێت وریزان نەخاو قافڵ ننشن قافڵ منیشن کە چەس شمشیر حکمت کەسێک بوتە خاونە نگین کە شمشیر حکمەتی تی لە دیگەران تیشتر بوتن قانونا قافل خجل بوو نەشون قانونا قافل خجل بوو نەشون یە قانونە ئەڵی جوورە خوۆنیەتن کە سەکتە خوۆن من قانون ئیجورسە سونە دوێ جورسە دروستەکە ئیجورسە کە قافل کەسی کە قافلە لە منگە خجل بوو لە شوون خجل بوتن چون شوونەکە پێیان ناکە نازانێ دیگەران وەکام شوون چیە یا وەکام شوون وە شوون شایە بگەردێت کە کەسی شایستەی بینێتەوە لێرە گشتیان نییە هەر یەک کەسێک یا کەسێک تایوەتە کە بوتە سیاد ڕاپیاکردن متە لێرە قانونە لێ ئاما قانون وەی جورەسە کەسی کە قافڵ بوتن خەجاڵەت بوتن چون لە شوونچە شون هەڵات بوتن نازانن ڕێ کامە ڕێیاری کامە شون هانە جامێچە کەس نەناسادون هەڵایە شون حالە ئیسە شون کەسی کە قرارە ئەڕاپاچە ئە ئەرستان بکەم کە ئی بەنە ئەوە ڕستنتن کە مەجموعەیەک سازماندەیی بنەماسازی کریاسن و ئیسە مەجموعەیەک واسەڵا جەم تەشکیل بێ ئەندام جەمەکان هەڵوژیانە و ئیسە قرارە چە بکەن شا هەڵبوژن کە دیوان تەکمیل بوود یە ڕستنتن ئیبەنە کە هاتنە هەرچەند یە دەستکاری کردنسکە مانیەکە سەکتەوە بوتن پس قانون و ئیجورە سەباتەکانی بزانیتن خەریک چەس یاران خەریک چەس یاریەکە لەسەر چەس ڕی یاری کامە چونک شون حالێ جامێ کەس نەناسادون خۆ یەکە ئیسە دەرهاڵ حازر شەهەرمای پێیان نەویەسن کە کی بوتە کی مەرهەم سیادی صاحب حکمت شون پەیدا کەر و نەزیلە زڵمەت یە لێرە هاوردێ سوی کە لە ژێر زڵمەت فکرم ڕەسە بود ئارێ مرهم سیادی صاحب الحکومت تماشاکی لێرە چەنێ فەرقی صاحب حکومت ولی لێرە کردێکە لەورە سام حکومەتە لێرە کردێ حکومت یانە تماشاکی تەقیر یە کەلەمەیە یە مەفهوم چ لەتمێک دێت لەمانێ گەوهرەکە لەم پەیام گەوهرەکە خۆ
گاو پەیدا کەرو لە نەژیر زەڵمەت لەو وەزئیەتە شوون پەیدا کەرو وەری چون هینە لەورە شوون گەورە گاوە لێری چه هەر شوونەکە درستە لێورە گوریزان بردێسە کار گوریزان گاو شوون گاو نەوردێسەکە یەسەکە ئی کەلەمەوە لە وەختە ئەوەز بووە تۆرکولی مانیان ئەوەز بوتن یەسێکە شوون پەیدا کەرو نە زیل زڵمەت پس مەرهەمە ئەو سەردەما ها لە ئەوە کە ئەو سەیادە صاحب حکمت پیا بکەیتن و شوونێ لە ئەو زڵمەتە لەو دورانە تاریکی کە ئەوان لە سەری بردنەسچە کەسێک شایستە پادشایی پیا بکەیتن شوونێ پیا بکەیت کە خۆیی پیا کرد گەورە گاو پیا کردو کەسی نەواچوو گردون خیزانن کەلوکو وە شەرئی دەش بیانن خۆ کەسی نەواچوو گردون خیزانن زانیم وە لەورە هینجێ کەسی نەواچوو دەردین خیزانن لێرە گردونە لەورە دەردین خیزانن کەلوک و وەشەرئی دەش بیان ئەڵە منزور هەرکام ئەوە درست نییە ئەوەی کە لەورە هاتسن دین خیزانن دین خیزان هەرو جێگەرسان کمیانە تلاشکردنەسن ئی ئەدەبیاتە مەسەبی و بکەن وێسە کڕێکردنەسە دین و گردونکردنەسە دین و خۆ کەس نەواچوو گردون خیزانن نەواچوو لە واقع لێرە منفی نییە کە ئەو یعنی کەسێک نایەتە سەر و باوەڕە کە تەمام گردون ناخیزیێتن چون گشتی گردون وەسەڵا کوردان لە ئی دیوانە تەشکیل بوت خیزیەت یە خیزش عمومیتتن چون کەس کەلوکو وە شەرئی دەش بیانن وەسە شەرتی کە ئەو بوتە پادشا بیا بەسوەلیەکە گشت چ شتێک وە شەرتە بەستەس وا بەستەس وە شەرتە و یەسەکە گردون ئەو پادشا هەڵبوژیەتن دی گچ شتێک ئاشکار بوو بەیان بوتن ئەو شەرت و شروط و کی لە کام شوون هەو جۆرێکە دیوان ئاشکارکردن لە پردیوار ئەو واتە یاران ئیمە دیوانین ئەو جۆرێکە بالویل ویشێتێکی وەختە هەڵبوژیان تەکمیل کردێت خۆیان معرفیکەنە جامعە کە بتوانێتن دەم دەستگای یاری پەرە بسێنێتن و یەسەکە یانێککە شاو هەڵبوژێتن گردون خیزیەتن جامە نیشتە جمشت نەتەنیا جامە بەڵکە جامەی چواردۆریش وادەی شاخشمارە کەلڕەمە شاهوو لێرە وادەی لەورە وادەی شاخشمارە کەلڕەم شاهوو ئەقرارە مەدان میردان و کو وە سەراسو خۆ لێرە تماشاکەیتن وادەی شاخ شمارە کەلڕەمە شاهوو وادەی شاخ شمارە کەلڕەمە شاهوو چەبکە ئەقرارە مەدان میردان کو وە سەراسو هەڵا ئی خشتە ممکنە چە بوتن لە خشتێرێک بوتن کە لە بەنگە لە سەدەی هەفتم و هەشتم هاوردنەسێ چون لێرە تەنیا توانێتن نمونە بەرداری لەوە بکەیتن چون وادەی کەسێریکە کە جۆر کەڵ وەقەی شاهوە چینەبان لەورە هەست ئینا ئی خشتە خشت ئەو بانیە وێرە ناسازیارە ناخۆنجێ پس ئقرارە میردان کو وە سەراسو کەسێری کەڵای ئەداف و هینەکان تەشبیه کردێسە کو میردانی کە شروکردنەسە کوونەوەردی وادەیان کوورەس وادەیان سەر ئاسۆ وەختێک لە کوێەکە چنەبان و موافق بن تەمام کۆسپەکان بخەنە لەوە و تەمام سەختیەکان گوزەر بکەن و بڕستنە سەراس و بڕستنە بانکوێەکە ئافتاو چەکێتن مەدرا سوز مەبوو ئەقرار سر نەهانیش مەوو ئاشکار خۆیە لێرە منزورەوە سەوەختی چینە سەراسوەکە تۆ سەراسوەکە کە جووری کە فکریم کە باقیشی بینین لێرە چه هاتووە لێرە
نیشو شان مرد اقراری پی انتظاران مسازو کاری حالا یه ودا خو او بنی چه مهمه او خشت نگو بنا خشت مهمه ولی لناو ای دستنوس حسین نهاتی حسین روتاف نهاتی و آفتاو وقتی که ای مراحل سازماندهی جو تشبیه که لفرشون اهداف تشبیه کریت که وقتی مردانی که خویان دانستی که شروع کنسه که نوردی لإریاری رسنه سراسو رسنه بان موافق بن برسنین گشت سختیگان بنا پشت کوسپکان لابیان ری هموار بکن تا وقت رسنه بان چه بکن او موقع که خور شفق ده یه تاریکه تشبیه که تا شو که لشو ای کارکن خریکن ای سازمان ده یکن که چه بکن شوکی بارن حسار روش همیشه معیار را تقیر تهور را شروع کار واصلات دیوان و جام جم یسه که چه وقتی چن سراسو خوار چه دیت لیان خوار پیروزی خوار قرارداد خوار اقرار که بیابس کریا سر نهانیش مو آشکار که چه توایتن چی کومالگا توایتن بویت روش شمشیر حکمتگی چی توانیتن بخیت کار را مدیریت آشکار بود حالا یسه که نیشو او شان مرد اقراری پی انتظاران مسازو کاری خو اوانه که هین کن بونه مسئول لجمکانه چکن او موقعه که یعنی کاری بکن مدیریت بکن را کسی که انتظار دارن که کاری که رایان بکریت کوملگا را مردم چکن او اقرارداری له بتوانن او پادشاه بتوانن چبکه کاری که رایان که اقرار نیشته اقرار شاهی کرده اقرار حلوجیا و شاهی بتوانتن گردون بخزنتن و انتظار اندام ولی کوملگا براورد بکتن یه چند دواره اینا دینم پرستن کافر یک دین یک تام پرستن یه چند دواره چنین سربنه که وگر یک جور ناتتن لیلا گاو شرشون اسلامش بسن دل دار توق بنی خانه رسن یعنی تماشاکیتن که برگ لی ترکیبه لی نیم خشتی را توانی لخشتی که لبنی که رسن ها وردونه ولی خو کاری که فکر نسن که معنی که و طور کلی گورانه نه و یا من نیم و ای دینم پرسنه نه و نسخه او دستنیس حسین روتافی نیم و داخل که بزنم لوره چنی سا در دین در دین یا در نوشو و در السن گاو شرشون و اقرار وسن خو ایه مثلا خوی دیگه نیم خشته دیگه بنا رسن که یه مهمه ای ترکیبه ولی خو معنی که نقوم بیسن معلوم نیه لکوره هورد هر کس که آرو چیوش نلاوان مست ازلان کورش نتاوان خوی لیره چه دونه چیوش نلاوان معلومه که منظور که ذات نشتوت و یا ذات دریاو تپی یعنی چه دونه ادبیات مذهبیه و معلومه که وگر ادبیات شیخ امیره هر باتریه که نمانسن جور برنامه که امروز رو پیمانه هر جا ارسان کنم میتونن دیلون ادم یعنی ادبیاتی که وگرد ادبیات دانا یعنی گورانه نات تو برای ترکیبی دیاره ولیکت تو که نقوم بینه لنا او جالیات یه یاران اسراری رام کفت او دکان آگای اسراری دیدم دیو دین ایاری دون ایاریه یه سلیره دون لور دینه تماشا شفت فرقی که دیدم دیو دیدم دون ایاری یا دون ایاری ایار سرمست جواهرباری لیره ایار کسی که زرنگ و اصلا
دانا و لو معنی فرق دیدید ولی خودی جواهرباره منظور کسی که عاقل و داناست. دکان اسرار دیدید رام کفت دکان آگای اسراری کسی که اسرار آگاست کسی که اسرار واصله جاری لو سلمه زانی یاران خرید کن یا یک دیدگاه خوی دیده معمولا این دکانه منظور لوی که خاون دیدگاه خوی بود توری خوی بود و زوان سیاسی یا فلسفی که این خوی داشت بودن مجموع بیرو باور خود داشت و افکار خود منظم خود داشت بودن که پیوشن توری حالا را توضیح چشتی یا را تشریح چشتی مشخصا دیدم دیو چه دون ایار سرمست جواهرباری خو نبارخانش کوی جواهرات علامه دیری تێدا بیەن مات ئەو وەگەر کەسی کە ئاشنا بیەسن کە چە دیدگاکانێ ئەلامەی دێری کەسێکی لە گچ شتێک زانێتن مات بود لە سەت دانایی و لە گەوهرەکان ئی شخصەکیەی دیێز بێ بازرگانی وەن چونکە بازرگان شای بیزەواڵە ئیە تماشاکە هینەکە باە بیشگۆ بکەم چون ناشتە خوارد دو سەفەس بین دو سەفەس تایە بینی من بازرگانی وان شای بیزەواڵە بارخانش پڕەن نەبنە قواڵە ئەڵە بنمایەوەی کە بوتە توانێت بوتە چە قواڵە بوتە منزور قرارمەدار بوتە تووری بوتە دەستور ئەمەڵ ئەنجام کارێک یانە منزور لە قۆڵە ئەوەسە کرد لە سەری توافق بکرێتن کە ئەو هینیە لە توانێتن ئەو باسیە لێ ئەو تووریە لەوەیکی لەو دوکانە فروشتن بکرێتە کاڵایی یاری وە بکرێتە بنمایە ئەنجامە وەزایفە هاو بەشە ئەرکل هاو بەش خۆ یەسە نەبارخانەش یە چون کە بازرگان شای بیزۆڵە یەسە ئی هینە ئیە لێرە چون هاوردس لێرە بازرگانی وان یە درستتر نیشان دێتن بازرگانی وان شای بیزواڵە کە شایستگی شایی دێرێتن کە باندەست نێرێت بارخانە چەست پڕەن بن قواڵە پڕەن لە تووریەت لە ئەفکار لە نظام باوەڕی کە توانێتن چە بوتن وەکار بگیرێتن لە یاریە ئەسلش سراوان سەرچشمەش وەنگەن هەواڵەش وە مهرە یارە سەرهەنگەن هەڵا ئینە ئەسل سراوان سەرچشمەی لێرە وەنگن هەلە وەنگەن هاوردێسە قواڵەش وە مورە یارە سەرهەنگەن و مور یا هەر ئەوەسم تا ئەو لۆرە باسرا مهر نووسا لێرە مورە لەورە فارسی لێرە کەلەمەکە کوردیتر هەتا ئی کاڵاوەل ئی دوکان ئی شخصە کە نمونە نێرێ ئەلامەی دێر مات بوتن لە ژنەفتنە تووریە لە ئی داناییە ئی گەوهەرگلە کەسیانە ئەسڵن هین خۆیە ئەبتکار خۆیە ئەفکار خۆیە و توانێت چە سەرچەشمە هین بوتن ساڵا ئی وەنگە لە زوان کوردی منزور هین چشتێکی گیلگەوجێ چ شتێک بوتن لێرە کەلەمەیەک باە بوتن کە ئەسڵ سەراوان سەرچەشمێ یە چشت باە بوت کە بڕاستنتن کە وەکارتتن هەڵا یە معنەیەکی وەنگ من نازانم هەڵا چ ناخۆنجێت لە منە کەسێکتر وە معنەیەکتر بتوانێت بخۆنجێتێ منزور ئەو هینەسە ئەو گەوهەریە ئی شخصێکە ڕێ کەفتێسە دوکانێک دێرێتن هین دێرێت جواهرباریە کە یانە ئی ئەفکارە گشتێ چەس ئەسڵە ئەفکار خۆیە هەواڵەش وە مورە یارە سەرهەنگەن خۆ ئێستا هینا ئی شخصە قواڵە منزور یەسە کە وەڕووی ئی کارنامەیە لێرە یەکە ئی
ئەفکارێک کە توانێت بوتە بنقۆڵا بوتە یە تووریە ئەمەلی وە بکەیتن توانێتن ئی شخصە ئی قۆڵە مورە سەرهەنگی موری کە تشفیکردن کە دەمدەستگای یاری جوور هەنگێک بود و ئەو بوتە شاهنگ هەنگە و یەسەکە لێرە سەرهەنگە لێرە ڕەتی باوە سەرهەنگ نێرێتن لێرە یا استڵاسکردی ئەدەبیاتە جێ دێرێتن سەرهەنگ منزور هەر پادشاس کە هەنگەکە هەدایەت بکێتن هەڵا ژە سەرە سەرهەنگ ئێوەسە لێرە نەئەسڵ سەرهەنگ دانەی سەوداوە لێرە دانەی سەوداوە ژە سەرە ژە ئەسڵ سەرهەنگ لێرە ژە سڕە سەرهەنگ دانەی سەوداوە بعد مەدەرەوشوو جنوور پیشانی شاوە مەدەرەوشوو ژنوور پیشانی شاوە لێرە هینی کرد خۆ یە لێرە منزوری یەسە ئی شخصە و ئی بارە خەزانەوەی جوورە کرد ڕستنتن هێندری شایستگی دێریت کە بووتە سەرهەنگ و توانێتن چە بکێتن نگینە لە هینی پیشانی بدەرۆشێتن نوور لە پیشانی بدەرۆشێتن منزور هەرە ئەو دانایست خۆ لێرە ئێرە هینی کردێ ئی هینێ تماشاکەیتن هەم دوارە ئەوەزێکردنەسن ئی باری منوقەی لەولەوە پێکن سەرمانی گیشاورد شا نەخرقەیە سڕ پەردە پنهانن نورش نەچارێ پیرکەنئانن هەڵا بزانێ یە چون مزەخەرفێک ئەزاوفۆ پێکردنس شا نەپەردەی چەس نەپەردەی لەورە چەند ویساوی لێرە شا نەخ خەرقەی سڕ پەردەی پنهانن نورش نەچارەی پیرکەنئانن لێرە هاوردێس و شا نەپەردەیە هەتەکەیکم گۆرەوە بکەین پەردەی ئەین و سڕ نەهانن نورش نەچارەی هینە هەڵا لە نینیت لە دیت پنهانە شاها لە پەردەی قەیوە کە دەرسوورەتێکی لەورەچە تایرە باسەکە لەسەر یەبی شخصە پیا بێسن چێسن چی مەسەر دوکانێ وە شایستگیە مقام پادشایی دەرێ موری ڕامور سەرهەنگی توانی بیریت لە قواڵێ کە ئەو قەرە دانایی دەرێتن کە توانێتن وە شایستە مقامە شایی هەساوی بکە دێرە دوارە خستنە سەر پەنهان کە معلومە بیتە یە بیت شێرە مزەخەرفەکە هینێکردن وە منزۆر لە ئەوەیە کە هین بوتن پیرە کەنعان منزۆر هین بوتن یاقوب کە یوسف کوڕێ خانە چاویکوە بتوانێتن بچوتن ئاڵا لێرە شا تەشبی کردێتە یوسف کە لەورە بچوتن هین پیا بکێتن یوسف پیا بکە دێریچە تەشبی شاکەنە یوسف کە پیرە کەنعان کەسێک بوتن کە بچوتن پیرە کەنعان منزۆری لە بازی جەلیاتە تەشبیکردنەسە بنیامی تەشبیکردنەسە پیرە کەنعان یاقوب ئێجە هەم ئی کەردەی وێمنەوە یاساخ سەنگین کەردەی وێمنەوە ئی خش دەتوانێت دروست بوو چون لەورە ها کەردەی کەسێکمێ و ئەو نەزەر وەگەردەوەی هەمدیدگا بوتن وەری تماشاکی باقی چەکردنە باقی هاوردنەسن ڕوو چون پەروانە پەروازکردنە سەر یاهوو بەرقەدەم تەخت ئەرەنەر هەڵا یە من پێیان نەکردم هینە یا بەنیچە پێیان نەکردم یا یەک هەرمە گشتی نەخواند مسەوین شێخ ئەوین حوسین ڕۆتافە و یەسەکە لە مۆرد ڕووهویانەوە هیچ ڕەبتی بۆ گوهەر وەنێ دڵم مەستم مەتوش و بووی مەستەوە شیان و قاپی سەروە دەستەوە سوژدەی ئاسانەی قاپیم بردووە ساف برشیم نەخۆرقەی چەتری بیتەناف یانە تماشاکەیتن بڕێ کەلە مەفاهیمێ توانێتن مەفاهیمە ئەدەبیات دانایان گوران بوتن ولی باقی جۆری گەوەزیکردن هیچ مانێک لێ ناتوانێتن وە کوباریەتن شیام وە دەفتەر باشە دەفتەران سەردار یەکی بالای سەران تاویام وە تاو شرارێ شەمدا داخل بیم نەپای ئەو قاپی جەمدا نیشت
نیشتم ئەو نیشت نەجەم گروی لە قایم مەست وە شەر ئەدە دەست بۆ بان دەست یانە هینێکردنەسن ئەدەبیاتەکە بڕێ کەلەمات و تەرکیب و ئەدەبیات داناوە گوران خۆیتن وەلی باقی جووریکە پێکردنەسن کە لەمانێ دەرێکردنەسمە هیچ شینێک هیچ معنی دەست و پاداری لەلی کو ناکرێتەوە دنیا باتڵان دنیای باتڵ هینە دنیای باتڵ و دنیای هینە فانی و باقیە هینە ڕەهڕەوان ڕاهی داخت نیا و داقمای شاهی وەرهەڵ معنەیەکی دروست نانێت هەستن بەڕە من ناخوێنێتن زامم کاویان زامم نەفەرمان شخصی کاویان سەر کوی سەراندیل و فەرش تاویان وەفرش تاویان فرێ کەس نەیڕا بەورەش خاویان جەمام سواران لەو مەرکەب تیژ گاو پیکا نقط بەند واڵاویش نقط بەند واڵاویش هەر کەس نە ئەو سەربەند لەورە نقطبەند لێرە سەربەند گاو ئاوردوە وار کەمەر بتەوین قەت بەستەی تیار هەڵا یەکە هینە سەر کوی سەراندی لەوا سرا کوی سەراندی ئەدەبیات مەسەبیە فرە جێکردنە سوێلەی ئەدەبیاتەکە و کوێسەکە گویا هینە ئادەم کرد لێ بەهەشت دەرێکەن ئەوەڵین جار کە داوەزتن لە کو سەراندی داوەزتن باوە ئەدەم واسەڵا یێسە وەفری تاویاوە تماشاکەیتن لە مانی خارجی کردنەسن و مانی درستە ساویک نێت هەر کەس بێ وادە پشت بەس وریزە خاوش بردەوە گاوەش گوریزە ئێستا هەر کەس نەو بەنسە هینێری نیم خشتێ لە کەمەر بتەوینەن قەت بەستەی تیاریانە هینن فرە مهمن نیم خشتێرێکی مهمنە وەلی خۆ لە کول بەنەکە جووری دەستکاریکردنەکەن هینان مانایان وەگەر یە پەیام یە پارچە نایەتە دەستوە هەر کەس بیوادە ئی دەنگە چڕی هەتا گاو یاوە ئابشان بڕی هەڵا تماشاکەیتن ئەدەبیاتە واسەڵ کەلمات و نیم خشت و فری لە تەرکیبەکانێ ئەدەبیات داناوە گورانەوە لە خۆ جۆری شیوانەسیەکۆ کە مانیان لەدەست چیە بێ چەند هێنە فکرم ڕاستی تا ئێرە هینە بکەین من بەس بوتن ویدوەکەی دەڵێن چەند 1 ساعت و 10 دقیقە چیەسن کافی بوتن ئەڕا نیشانەی ببینی کێ من ڕایی دەفە بتوانین من ئی دەفەکە لە ئێرۆ شروع بکەین عزیزێت ئی تماشاکەی لە ئەو 5-6 بنە چەند 60% زیاتر دەستکاریە کەلەمات و نیم خشت و خشتەکانی ئەوەزکردنەسن و مەسرە و بیتە شێریە جعلی کە لە زاویە مەسهەبی و دەوریشی و سوفیگەری و ئەساف و فکری ئاواز
من هەوڵدەم تاورێک بکرێتن زووزووی بامەوە هەردەفێک چەند بەنە لەلێ تا وەختە تەمام بوتن بخەمە وەرباس و ئەزیزێل ئاشنا بن وەگەرد ئی گەوهەرێلە کە ئی گەوهەرێلێ لە چە قسەکەن و ئەو جالیاتە لە چ ڕاستایەکەوە هین بینەسن ویشیانە شێرەکانی ویشیاوەسن و وەئی گەوهەری لە ئزافەیەکردنەسن و ڕاخاتریە مەسەبی وە بکەنوە بتوانین شێخ ئەمیر جوورێک معرفی بکرێتن بوتە مەریدە مرشدێک وە ناو سەی فەرزی ئاوات زنیانی کێ خۆشە ڕاتان دێرم بنیشنە خێر